وڵای حکومەتەکەمان باش نییە، ئیش نییە لە کورسانە، بۆیە دەڕۆین بە وڵاتە خۆشتنی ژیان. لە ئێستادا باسی کۆچکردن زیاتر لە هەموو باسێکی تر گەرمترە و زۆرترین قسەی دەبارەوە دەکرێت. تا ئێستاش نەحکوومەت نەڕێکراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و نە هیچ لایەنێکی تر لێکۆڵینەوەی وردیان نەکردووە لەسەر هۆکاری کۆچکردنەکە، بەڵام کۆمەڵێک هۆکار لە نێو هاوڵاتیان و چاودێرانی دۆخەکەدا باسی لێوە دەکرێت. بەپێی ڕای بەشێک لە چاودێران، یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی ئەم کۆچکردنە دەگەڕێتەوە بۆ بێهیوایی. ئەمەش بێهیوایی لەسەر چەند دۆخێک دەگرێتەوە: بێهیوایی لە بەرامبەر دۆخی سیاسی، بێهیوایی بەرامبەر دۆخی ئابووری. ئەو چاودێرانە ئاماژە بۆ دەکەن ماوەی 24 ساڵە حکوومەتی خۆماڵی هەرێم بوونی هەیە، بەڵام ئەگەر کەسێک ورد بێتەوە لە جۆر و شێوازی حکومڕانی و ئەو کەسانەی کە حکوم دەکەن، ئەوە تێبینی دەکرێت کە هەمان دەموچاوی 24 ساڵی پێش ئێستان، لە کاتێکدا لە وڵاتانی پێشکەوتوو بە 4 ساڵ جارێک یان ئەو پەڕی 8 ساڵ جارێک دەموچاوی سەرۆک و سەرۆکوەزیران و بەرپرسانیان دەگۆڕێت. بگرە لە هەندێک وڵات داوایان کردووە کە هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان یان دامەزراوەکانی تر لە دوو کاتی جیاوازدا بێت و بەمەش هەوڵاتیان 2 ساڵ جارێک دەچن بۆ دەنگدان. سوودی دەنگدان و گۆڕینی دەموچاو زۆرە، بەوەی کە بەشێک لە هاوڵاتیان هەمیشە گەشبین دەبن بەرامبەر بە هەڵبژاردن و ئەو کەسە نوێیی کە دێت حکومیان دەکات. بەمەش بێهیوایی دروست نابێت. ئەمە جگە لەوەی کە لە واقعیشدا گۆڕینی سەرکردە و دەموچاوەکان بیر و ستراتیژ و وزەی نوێ دەهێنێتە وڵاتەکەەوە و هەمیشە سەرۆکیەک کە دێت لە سەرۆکی پێش خۆی جیاوازە. بەشێکیش لە چاودێران پێیان وایە بێهیوایی لە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بە تەنها لە پۆستی سەرۆکی هەرێم و دەست بەردار نەبوونی ئەم پۆستەوە نایەت لەلایەن بەرزانیەوە، بەڵکو نەبوونی ئۆپۆزیسیۆن و بەشداریکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی پێشووی کوردستان هۆکارێکی ترن بۆ دروستبوونی ئەم بێهیواییە سیاسیە، بەوەی کە جاران خەڵکانێکی وایان هەبوو بەوەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بچنە دەسەڵات و بتوانن گۆڕانکاریەک ئەنجام بدەن لە هەرێمی کوردستان، بەڵام ئەمە نەهاتە دی و بەمەش بێهیوایی لە دۆخی سیاسی زیاتر بوو. یەکێکی تر لە هۆکارەکانی بێهیوایی بریتیە لە بێهیوایی ئابووری، بەوەی کە هاوڵاتیانی کوردستان لە ئێستادا بێهیوا بوون لە باشبوونی دۆخی ئابووری. ئەوەش پاش ئەوە دێت کە چەندین جار سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکان بەڵێنی چارەسەرکردنی ئەم کێشەیەیاندا و ڕایان گەیاند کە بەرهێمێنانی نەوت زیاد دەکرێت و کێشەکە چارەسەر دەبێت. هەوڵ دەدەین بە دانوستاندن لەگەڵ بەغدا چارەسەری بکەین. بەڵام ئەوە ماوەی 18 مانگ زیاترە بەغداد بودجەی هەرێمی بڕیوە و هەرێم و بەرپرسانی هەرێمیش نەیانتوانیوە ئەم کێشەیە چارەسەر بکەن. چاودێران ئاماژە بەهۆش دەکەن ئەوەی لە هەمووی سیرترە و جێی تێبینیە ئەوەیە کە تا ئێستا دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت و سەرۆکی حکوومەت و بەرپرسان بەجددی قسەیان لەسەر ئەم دۆخە نەکردووە و هیچ ڕوونکردنەوەیشان نەداوە، وەک ئەوەی هیچ لە هەرێمی کوردستاندا نەگوزارێت و هیچ ڕووی نەدابێت و کەسیش کوردستانی بەجێ نهێشت بێ، بەڵکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێدوانی سەرکردە ئەوروپیەکان زیاتر دەبیستن لەسەر کۆچی هاوڵاتیان وەک لە لێدوانی سەرکردە کوردیەکان.